میوانێکمانە بێت بەڕێز حەمەڕەشید هەرەز نووسەر و ڕۆشنبیر لە سوودەکەمان لە شاری سلێمانیەوە سەبارەت بە گرنگی بەشداریکردن لە هەڵبژاردننی خولی شەشەمی یاخود بەشداریکردن لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێز حەمەڕەشید سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان گرنگی بەشداریکردن لە هەڵبژاردن چییە؟ زۆر زۆر سپاس بێزەحمەت بێڵێرەوە بەڵێ گرنگی بەشداریکردنی خەڵک لە هەڵبژاردن چییە؟ هەرچەنە ئێمە لە کۆمەلگایەکی با بڵین هەتا ئێستا مەسەلە دیموکراتیەکە لە لامان نامۆیە نەگەیوە لەگەڵ ئەوە بەشداریکردن بۆ ئەم پرۆسەی دەنگانە زۆر پێویستە لەبەرچی پێویستە بۆ ئەوەی کەوا تۆ دەنگ ئەڕۆی کە دەنگی بۆ هەبوونی خۆت بۆ سەروەری خۆت بۆ توانا و ئایندەی ئەم نەتەوەیە ئێمە ئەگەر سیر بکەین مەسەلەی دەنگان ئەوەی کە دەنگنا بەلای منەوە وەکو ئیمامی عەلیە فەرمێت ترسنۆ چییە؟ چونکە بەلایانی کەمەوە تۆ بە یەک دەست چەپڵە بۆ زۆردار لێی بە یەک دەست چەپڵە بۆ دواکەوتووی لێی لەبەر ئەوە چوونی هەموو کوردێکی ئەم کوردستانە بۆ دەنگان گرنگی خۆی هەیە و بەشداریەکە لە ئاوەدانی و لە پاشە ڕۆژی ئەم نەتەوە بەشخوراوە. باشە لە ڕووی پرۆسی دیموکراسیەوە لە هەرێمی کوردستان تا چەندە گرنگە خەڵک بەشدار بن بۆی کە پرۆسی دیموکراسی زیاتر و زیاتر بەرەو پێش ببرێ و ئەو خەڵکی کە خواستیان هەیە بۆ دیاریکردنی نوێنەری خۆیان لە پەرلەمانی کوردستان بتوان بە شێوەیەکی باشتر بۆ بەشداریکی زۆرتر خواستەکەی خۆیان بێنەدی لە هەڵبژاردننی و کەسیکەیان بێگومان کە وەکو باسم کرد ئێمە کۆمەلگایەشین چەندەها ساڵە سەرکوت کراوین دیموکراتی لە لای ئێمە تازەیە نوێیە لەبەر ئەوە بۆ ئەوەی کەوا زیاتر بچینە قوڵایی مەسەلە دیموکراتیەکەەوە ئێمە پێویستەکەوە بە شێوەیەشی بەرفراوان بڕۆین بەرەو دەنگان نەک هەر لە مەسەلەکە لێرە یەک شت زۆر گرنگە ئێمە بۆ هەموو جیهانی بسەلمێنین کەوا کۆمەلگایەکی زیینوین نەتەوەیەکی زیینوین هەوڵایین کەوا دیموکراتیت بچێتە سەر سکەیەشی ڕێک و پێک بۆ سەر سکە ئەو سکەی کەوا بەرەو پێشکەوتن و بەرەو فەرهەنگ و بەرەو ئاوەدانی دەبات. باشە وەک ئەزانین کاک حەمەڕەشیدانی لە بەشێک لە سنووری سلێمانی بە دیاریکراوی و هەڵەبجە خڕوقاتێکی ینی خڕوقات کراوە پێشێلکاری کراوە بەرامبەر بە یاساکانی کۆمیسیۆن و خەڵک ناچار کراوە لە ئەندامانی هێزەمریەکان کە موبایل بنە سەر سندوقەکانی دەنگدان یاخود ئەو شوێنی کە دەنگی لێن ئەو لایەنەی کە هەڵێ بژێرن وێنەی بگرن ئەمە تا چەندە کاریگەری لەسەر پرۆسی دیموکراسی و ئەو لایەنە خۆیە بێت و تا چەند کاریگەری لەسەر باوەڕی خەڵکە بێت. بەلای منەوە هەر لایەنێک با بڵێن هانی ئەوە بات کەوا خروقات دروست بێ مەسەلەکە لێرە پێشەکی ئەیسەلمێنێکەوە لایەنێکی لاوازە لایەنێکی ترسنۆکە ئەیەوێ بە گزی و فەزی ئەیەوێ بە پاشقل کەوا دەنگ بۆ خۆی دروست بکە یاخود بە هەڕەشە یاخود بەو شێوەیە کەوا هیچ پرۆسەیەشی ئینسانی و هیچ پرۆسەیەکی حەزاری و فەرهەنگی هیچ پرۆسەیەشی ئاوەدانی ئەوە قوبوڵ ناکە. من ئاگام لێ چاوم لێ بۆ گوێم لێ بۆکەوە خروقات زۆر کراوە ئەمانە هەمووی نیشانەی لاوازی ئەو لایەنەیە کەوا ئەوێ بە پاشقل بە گزی و فەزی بێتە پێشەوە و دەنگ بۆ خۆی دروستکە. بەڕاستی بەلای بنەوە زۆر سەیرە یعنی چ دڵێکم بەو دەنگە خۆش بێکەوە بە زۆر یاخود بە پاشقل یاخود بە خروقات دەسم کەوتووە لە بەرچاوی نەتەوەکە لە بەرچاوی هەموو جیهان خۆت بیسەلمێنیکەوە لاوازیت. ئەمە تا چەند باوەڕ نەبوونە بە پرۆسی دیموکراسی چونکە یەکێک لە پایە سەرەکیەکانی دیموکراسیەت بێگومان هەڵبژاردنە.
خۆی مەسەلەکە باوەڕنەبوون نییە بە دیموکراسیەت، باوەڕنەبوونە بە خۆیان، باوەڕنەبوونە بەوەی کەوا ڕۆژە لە ڕۆژان ئەوان نوێنەری ئەمنەتەوەیە نین، بۆیە ئەو خۆروقاتانە ئەکەن. مەسەلەکە ئەوەیە کەوا ئەگەر تۆ باوەڕێ بەخۆ بێ پشتی لەکەیتەوە بۆ ئەوەی کەوا چی ئەبێ بابێت و کە تۆ کابرایەکی ئینسانێکی ئەوەی کە کردوتە لە بەرچاوی خەڵکەکەیە، خەڵکەکە وشیارە ئەزانێت تۆ چی و کردووە دەنگێ پێ ئەزانێ کە نیازی چی هەیە دەنگێ پێ ئەزانێ بە عکسیشەوە کە لە بزانێ نیازە خراپە بەرامبەر بە کوردستان، نیازە خراپە بەرامبەر بە پرۆسە بەرامبەر بە ئەزمونونەکە لێ دێتە دواوە. ئیتر ئەمە بتێ و نەتەوێت ئەمە مەسەلەکە لێرە دیموکراتیەتە. ئەگەر تۆ بتەوێت دیموکراتیەت لە لاو دڵ و دەرونی ئینسانەکانە قێزەون کەیت، ناشرین کەیت بۆ ناچێتە سەرچووکە دیموکراتی پرۆسەیەکی جیهانیە، دیموکراتیەت پرۆسەیەکی فەرهەنگیە و زاڵە بەسەر هەموو ئەو پاشقولانەی کەوا لە دیموکراتیە دەژیرێ. زۆر باشە، تا چەندە گرنگە خەڵک ئەم ترسی ئەو لایەنانە ئەو بە زۆرم لێت دەنگدانە بخۆزێتەوە و لە دەنگدانی هەم تایبەت و هەم گشتیش کە دووسبەی بەڕێوە چێ سزایان بات و تۆڵیان لێ بکاتەوە. ئەخۆی بەڕاستی ئینسان لە ژیانە ئەبینێت کەوا ئەم با بڵێن زۆرە ملەیی کەوا لە خەڵکیەکەن من ئەو شێتەمێتەوە بیرکەوە کەسێکە کوژێت طبعا شێتە نایگرن لە سێ ڕۆژەی پرسەکەیە ئەچێت داوای هەڵواکە کە هەڵوا بەشنەوە ئەڵێ هەڵوام منێ کە دەری ئەکەن ئەوی ژەڵێ خۆشم کوشتومە و هەڵواشم نانێ. ئەمە ئەوەیەتە پێش چاوم تێگەشی خۆشیان کوشتیان و داوای هەڵواژەکەن و بە زۆرە ملیژەیانوێ کەوا هەڵواکەیان دەستکەین. باشە، پێشببینی چێکی کاک حەمەڕەشید بۆ ئەمڕۆ بۆ سبەی چکە ئەمڕۆ ڕێژەی بەشداریکردن دەنگدانی تایبەت زۆر باش بووە و بەرەو باشتری ژێچێت چونکە هێشتا کات ماوە تاوەکو کاتژمێر 6 ئێوارە پرۆسەکە بەردەوامە بێ و بۆ دەنگدانی گشتیش پێشببینی چێکان پێتان وایە خەڵک ئەم جارە جیاواز لە پێشتر ڕێژەی بەشداریکردن بەرزتر بێ و دەنگ بە ولایەنانە بدەن کە لانی دڵخوازی خۆیانە پێیان وایە ئارامی و ئاوەدانی و ئاشتی بۆ کوردستانەیە. وڵی هەموو پێشببینیەکی من هیوایە، هیوادارم کەوا ئەم نەتەوەیە چاو بکاتەوە، ئەم نەتەوەیە بیر بکاتەوە، ئەم نەتەوەیە بزانێکەوە ئەم ئەزمونە چەنەها پاشقولی لێژیرێ، ئەم ئەزمونە چەنەها چاوی تێبڕاوە، ئەم ئەزمونە چەنەها چنگ چاوەڕی سڕنووکە بۆ ئەوەی کەوا ئەم ئەزمونە نەهێڵن. بەڕاستی داوا لە برای کوردم خوشتی کوردمەکەم کەوا بیر کاتەوە جارێکی کە کارێکی وانەکە ئێمە بکەوینەوە ژێردەسی دوژمن. ئەو دوژمنە بەڕاستی ینی با بڵێین ئێمە بەداخەوە نەوە دوایینەوە شتەکانمان بیرێچێتەوە. ئێمە وەختی خۆی بەدەست داگیرکەرەوە چ ناڵانن یەک ناڵان ومانە، چ قوربەسەریەکمان توش بووە، چ دواکەوت و یەک تووشی ئەمنەتەوەیە بووە. ئەمە هەمووی بەهۆی داگیرکەرەوە. کارێکی وا نەکەین جارێکی کە داگیرکەر ڕێگایەکی یاتوو لە ڕێژی بۆ بدۆزینەوە بێتەوە ناو کوردستان و تووشی بەڵامان کاتەوە جارێکی کە ئەمنەتەوە بەشخوراوە، ئەمنەتەوە هەناسە ساردە دیسانەوە تووشی ئەنفال و تووشی جینۆساید و تووشی ئەنواع وەشکال شت ببینی. ئێمە ئەزانین کەوا داگیرکەرە تێگەیتر بە پشی بێت یا بە زۆرە ملی بێ یا بە هەرچی شتێک بێت ئەو ئێوێ بێتە سەر وڵاتەکە ئابڕوومەندی و هەبوونە بخاتە مەترسیەوە. تکا ئەەکەم لە دەنگەرانی ئەم کووردە کەوا بیر کاتەوە چێ ئەم کوردستانی ڕاوەستانەوە چێ ئەم کوردستانی ئاوا بە شێوەیەکدا ناوە مکەوە من ئاوا بێن بە ئازادی قسە بکەم. ینی تا چەندە گرنگە خەڵک ئەوە لە بەرچاو بگرێت کە کێ ئەوارەی هەرێمی کوردستانی پاراستووە، کێ بۆ تۆ هۆی بەهێزبوونی هەرێمی کوردستان
لە سەر سندۆقەکانی دەنگدان ئەمە لە بیر نەکاو دەنگ بۆ لایەنانە بدەن کە یاخود ڕاستتر بڵێم دەنگ بۆ لایەنە بدەن کە قەوار یاریمی کوردستان پارێزە. ئەگەر ئێمە سەیری هەرێمی کوردستان و ئەم ئەزمونە بکەین ئەبینین کەوە هەتا ئێستا بە شێوەیەشی پتە و بە پێوە ڕاوەستاوە و بربەستێکی گەورەیە لە نێوان ئێمە و دوژمنە بۆەوەی کەوا دوژمن تێکەڵاومان نەبێ و دوژمن نێتە ناومانەوە و نەتوانێت لە کوردستانە ئەو دەستەی هەبێ بۆ ئەوەی کەوا ئەم ئاوادانی و پێشکەوتن و ئەم ئایندەیە کەوا ئەم ئەزبوونە بۆ کوردی داناوە بۆ ئەوەی کەوا نەتوانێت زەفەری پێبەرێ من دەستخۆشی لە هەموو ئەو کوردە بە شەرەفانە ئەەکەم کەوا نەتەوەیانە قۆڵیان لێ هەڵماڵیوە و خزمەتی خاک و وڵاتەکەیانەکەن و کوردستانیانە هاتوونەتە پێشەوە. بەلای منەوە ئەمە زۆر گرنگە کەوا ئێمە بتوانین کارێکی وا بکەین با بڵین خەڵکی کورد دەنگەری کورد ئەمە چاوکراوەیە ئەزانێکەوە دەنگ بۆ شێکەوە پاشە ڕۆژی بسۆگەرەکە دەنگ بۆ شێکەوە لە پاشە ڕۆژە هەر ئەوە ئەبێ بە خاوەری ئەم وڵاتە و ئەبێ بە خاوەری ئازادی و سربەخۆیی کوردستان ئەگەر کارێکی وا نەکەن کەوە بە زۆرە ملی بە پاشقل بە یاسایی کارێکی وا بکەنکەوە ئەو خەڵکە لە دەنگی حەق لە دەنگی حەق دوور خەنەوە و دەنگی ناحەقیان پێبەن و ئیمزایان پێ بکەن بۆ کۆیلەی و هەناسە ساردی خۆیان هەتا ماون. ئەمە لێرە کەوتۆتە سەرشانی ئێمەمانانی بە حساب ڕۆشنبیر بۆ ئەوەی کەوا خەڵکی چاوی خەڵکی بکەینەوەکەوە بزانن کەوە دیسانەوە ئێڵێم دوژمن چەند پەلە قاژەیەتی بۆ ئەوەی ڕۆژێ زووتر پەلامارمان بە بەڵام ئەوەی کەوە ئەم ئەزبوونەی ڕاوەستانوە لە بەرچاو و تەنها بیرکردنەوەیشی پسکۆلانەیەوێ بۆی کەوا بزانی چیەکەیت و چی ناکەیت و دەنگ بە شێ ئەیت و شێ خاوەنتە و شێ ئەوێکەوە لە ناوبەرێ چێ شوانتە و چێ گورگەکەیە. ئەمە زۆر گرنگە کەوا دەنگەری کورد و دڵنیاشم کە ئەزانێت دڵنیاشم کە ئەزانێت لەبەرەوە تکانتان لێکم یعنی من تکاکەم یعنی دەنگ بۆ خۆکوژی من دەنگ بۆ هەناسە ساردی و بۆ چۆرەوەری من دەنگ بۆ ئەوە بنکەوە ساخاوەنتە کە دەنگ بۆ ئەوە بنکەوە پەرۆشتە دەنگ بۆ بنکەوە خۆشتیانەوێت دەنگ بۆ بنکەوە خۆیان بە خاوەنی تۆزان و بە خاوەنی نەتەوەکە زان و بە خزمەکاری نەتەوەکە هەزارن هەموو جارێکە ئەشیڵ. ڕێز حەمەڕەشید هەرەست و سەر و ڕۆشنبیر لە سلێمانی و لەگەڵ مابوو سوپاس بامەدەبوونی بەڕێستان بەخێر بن.